کاتێککە من ئەم راپۆرتم بینی بەڕاستی دوایەوەی کە وتم بزانم ئەم ئیشە لەکوێی سنووری هەڵەبجایە پارێزگای هەڵەبجایە دیارە مام عومەر دەستی خۆش بێت تەمەند درێژ بێت تەندروست باش بێت لەشی ساغ بێت بەڕاستی کارێکی زۆر بێوێنەی کردو ینی کەسێک خۆی بە تەنها هەڵسێ لە ماوەی 2 ساڵان نزیکەی زیاتر ئەتوانم بڵم لە 500-600 درەختی ناشتووە ئەجا شوێنەکەشی دوورە بەڕاستی خۆی ئاو ئەکرێت لێرە تەنکێکی داناوە ئاوەکە پڕەکات بە ئاستەم ئەگاتە ئێرە هاتو چۆ شوێنەکە زۆر دوورە لە ئاوەدانیەوە ئەگەرچی ئەم سنوورە لە ئیشی کاری ئیداری بەندەیان نییە وەکو سەرۆکی شارەوانی هەڵەبجە بەڵام خۆشەویستیم بۆ کاک عومەر و بۆ ئیشەکەی کە هەستاوە لەم شوێنە دوورە ئەم ئیشی کردووە بۆیە بە ئەرکی خۆمم زانی کە ئەمڕۆ لە ئەسنای دەواما بێم سەردانێکی بە ڕێزیان بکەم و ڕێزێنانێکی بچووکمان بۆ کردووە بەڵام من وەکو خۆم تەنکەری ئاوی بۆ هێنم ئەو تەنکیانی کە لێرە دایناوە بۆی پڕیەکەم دواتریش ئەمەوێت لە ڕێی پەیوەندیدارەوە ئەو بەڕێزانەی کە ئەم سنووریان ئەکەوێتە ئەستۆ هیچ نەبێ بتوانین لە هەفتەیەکە جارێ بە هەمانگی هەمومان بتوانین لە هەفتەیەکە جارێت تەنکەری ئاوی بۆ بێنین بۆی ئەرک لەسەر مام عومەر کەم بێتەوە چکە ئەو بەڕاستی خۆی ئاوەکان ئەکرە لێرەوە بیری لێ نیە ئاوی لێ نیە وڵا زۆر پێم خۆشەوەرە کەمەرانگیان لە ماڵی ئەوانم پێویستاندامە فەیز و زۆر پێم خۆش و لەسەر لە فوزێنی چا خەڵک بیناوی و دوێخە هاتم بە بازاڕە هەرکێگەیم دەستخۆشی لێکردن و لە هێوە و لە من و بۆ ئەم زەگەوانە بۆم تەلەفزیۆن و هینە باسی منی کرد و ئەرە وەڵا خۆشی بۆ دەنگی ئەمریکا کە هاتۆ ئەم راپۆرتیان لەسەر کردم و ئەم قسانیان تەکەکردم و گەیاندمیان وە راپۆرتی ئەمریکا بێم هەر بۆ دەستخۆشێکمان بۆ